الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە زنجیرە وتاری پەروەردەکردنی ماڵ و ئوسرە و پارێزگاری لە قەڵای ماڵەکان کە ئەمڕۆ هەرچی کافر و بێدین هەمووی کۆبووەتەوە و ئەوێ قەڵای ماڵەکان لە چنگی موسڵمانان دەربێنێ و ئەو پەروەردەیی کەوا خوا ئەوێت لە ماڵ و مناڵا جێبەجێ نەبێت. گەیشتوێتە کۆتا وتار و ئەمێ ئەم وتارە سەرنجی بەڕستان ڕابکێشم بۆ ئەوەی کە تەنها قەڵای ماڵەکان لە ناو کۆمەڵگای موسڵمانانە نەماوە. شوڕایەکی زۆر گەورە بێنە پێش چاوی خۆت، شوڕای خلافەتی ئیسلامی و کافران و بێدینان 100 ساڵە ڕووخاندویانە ئیشیان لەسەر کردو بۆی موسڵمان یەک نەگرنەوە لە ڕووی سیادە و قیادەی عالەمەوە نەتوانن سەرپەرشتی جیهان بکەن. زوڵم و جەوری ئینسانیەت گەیشتوتە ئەخیر پلە. لەناو ئەم شوڕا گەورەی کە شکا هەموو ماڵەکان قەڵای بچووک بچووکن، بەینە لە نێوان ماڵەکانە قەڵایەکی زۆر گەورە ئەبینی. ئەم قەڵایە زۆر کاریگەری هەیە بۆ پارێزگاری لە قەڵا بچووکەکان، بۆ قەڵای ماڵەکان، ئەویش قەڵای مزگەوتە. ئەو مزگەوتەی کە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم یەکەمین کاری لە مەدینەیە بریتی بوو لە بنیادنانی لە خۆ نییە. سیمای ئەم ئومەتە، هێزی ئەم ئومەتە، حەضارەتی ئەم ئومەتە، گەورەی ئەم ئومەتە و مزگەوتەکانەوە ماوەتەوە. لە هەموو کات و ساتەکانە مزگەوت کاری خۆی کردووە، ئیشی خۆی کردووە، جیل لە دوای جیلی پەروەردە کردووە. ئێمە سوپاسی ڕەب العالەمینەکەین کە لە هەرێمی کوردستانە ڕۆژ بە ڕۆژ مزگەوتی جوانتر و قشنگتر دروست ئەکرێ. ئەمە بۆ ئایندەی مناڵەکانمان زۆر گرنگە. ئەمە مێژووی ئێمە تێی ئەپەڕێنین. لە دوایترە خەڵکێک دێن کە لەو زەمانە لە کوردستانە بۆ دین چی کرا، تەنها ڕەنگی مزگەوتەکان ئەمێنێتەوە کە ئینسان شانازی پێوە بکە. بابەتە سیاسیەکان و بابەتە حیزبەکان و ئەوانە هەموو شتی بچووکی کاتین هەمووی ئەڕۆن. ئەوەی کە بەقای ئەبێ بریتێ لە مزگەوت، ئەوەی پارێزگاری لە ئوسرەکان ئەکا، لە قەڵا بچووکەکان ئەکات، بریتێ لە مزگەوت. کافران ئیشیان زۆر و باشی کردو لەسەر مزگەوت، زۆر هەوڵیان داوە. ها ئێستا ئێمە لە مزگەوتە ئەوەستین، سوبحان الله، هەومان یەک ڕەنگ و یەک دڵ نین، هەر یەکەمان جۆرێک، هەر یەکەمان شێوازێ بیرەکاتەوە. ئەمە لە خۆ دروست نەبوو. ئەمە کافران و بێدینان زۆر بە نەرمی ئیشیان لەسەر ئەوە کردو کە تەفرەقە بخێنە بینی موسڵمانانەوە، تەفرەقە بخەنە بینی ئەهلی مزگەوتەوە، هەر یەکیان ڕووگەی شوێنێ بێ بۆ ئەوەی ئەنواع مەشاکیل و ئەنواعش لە بینیانە دروست بێ، ئەوانش بە ئاسانی زاڵ بن بەسەرمانە. ئێمە ئەمڕۆ ئەمانەوە باسی کاریگەری مزگەوت کەین، قەڵای مزگەوت کەین لەسەر قەڵا بچووکەکانی ماڵ، لەسەر ئوسرە، لەسەر پەروەردەی مناڵ مزگەوت چەند کاریگەری هەیە. پێش ئەوەی باسی ئەم مزگەوتە گەورە بکەم، هەموو ماڵێک سونەتە مزگەوتێکی بچووکی تیابێ. طبعاً ئەوەی کێکە لە سونەتە فەرامۆشکراوەکان کە پێویستە ئەندازیارە موسڵمانەکان ئەو سونەتانە بگێڕنەوە. لە مەزهەبی ئیمام ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ سونەت وایە ئەو ماڵەی کە لە ناو مزگەوتایە میحرابیشی هەبێ، منبەریشی هەبێ، تەرتیباتی مزگەوتێکی گەورە چۆنە بە بچووکی لە ناو ژوورێکی خۆتە هەبێ. طبعاً ئەو لە وتارێکە نووسیومە بە تەفسیل، ئەگەر کەسێ مەیلی هەبێ بیخوێنێتەوە، لە کۆتایی کتێبی ئەعتیکافە دامناوە کە زانایان چۆن بە گەورەی باسی ئەو مزگەوتەی ماڵیان کردووە. تەنانەت ئافرەتان ئەتوانێت ئەعتیکاف لەو مزگەوتەی ناو ماڵەکەی خۆیان بکەن، نابێ ئەو ژوورە ئەو شوێنەی کە دابینت کردووە. حتا فەرمایشتی لەسەر یەکێک لە هاوڵان هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، فەرمووی لە ماڵەکەی خۆمان مزگەوتێکی بچووکم دروست کردووە، وەرە نوێژی تیاک. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پێ زۆر ڕێی بڕی تاوەکو چوە دەرەوەی مەدینە نوێژی لەو شوێنە کرد، بۆ ئەوی پیشانمان بدا کە ئەم ئومەتە پێویستی بە مزگەوت هەیە لە ناو ماڵەکانیشیە. والله هەر ماڵە مزگەوتی تیابێ، ژوورێکی تیابێ وەکو مزگەوت، تەرتیباتی مزگەوت، ئەدەبی مزگەوتی تیا پارێزرێ. مناڵەکە ئەبێت لە ماڵەوە فێر کرابێت لەم ژوورە کە چی بکە لەگەڵ مزگەوتە، ئەبێ ڕانەکشێ، ئەبێ ئەدەب بەکاربێنێ،
ئەبێ خزمەتکاری دین کە ئەبێ قورئانی تیا بخوێنێ ئەبێ گوناهی تیا نەکا ئێمە سوچێک نیە لە ماڵەکانە گوناهی تیا نەکرێ بەهۆی شاشەوە پێویستە شوێنێکت هەبێ بۆ ئارامی ماڵەکەت یەک گوناهی تیا نەکرێ هەر ماڵێک مزگەوتی ماڵی تیا بوو ئەو مزگەوتە بچووکەی تیا بوو ئارامترین ماڵە بوو کێیان زۆر بێتاقەتە بە بچێتە ناو ئەو ژوورە بزانە چۆن ئارامە بێت ئەبێتە قەڵایەک بۆ مناڵەکان ئەو مناڵێکە ئەترسێ لەو ژوورەیە ناترسێ هەز بە ئارامی ئەکا ژوورێک پڕ تاعەت و خواناسی و عەبدایەتی ئێستا ئێمە ئەمەمان لەدەست داوە سیرکەن لە ڕووی ئەندازیاری موسڵمانانەوە ئێمە زۆر هاتوێتە دووەوە ئەو خەریتە ئیسلامیە جوان جوانانەی کە هەبوون هەمومان لەدەستدا ئەمە فرامۆش کرد ئەنواع جۆری خەریتەی نوێ مەسەلەن ئەندازیاری نوێ هاتوۆتە پێشەوە هیچیان ئەندازیاری ئیسلامی نین ئێمە ئەتوانین لە ماڵەکانمانە بیر لەوە ئەکەینەوە هەموو ژوورێک سەر ئاو حەمامی تیابێ وە کارێکی زۆر باشە چکە سەر ئاو حەمام دەستورێکی ئیسلامیە لە ناو ماڵەکانە هەموو ئەوروپا سەر ئەوە حەمامێکی نەبوو کاتێکەوە موسڵمانان خاوەنی سوڵتان و قیادە و گەورەی بوون لە موسڵمانانە بۆیان مایەوە بەڵام بیر لەوە ناکەینەوە شوێنێکی عەبدایەتیمان هەبێ با سوچێک بێ با ژوورێک نەبێ تۆسقاڵێ لە ماڵەکەت دابڕە لە ناو هۆڵەکەتا یەک سوچی بچووک لە بینی قەنەفەکانە دانێ ئەو شوێنە ناو لێ بنێ مزگەوت هەموو نوێژەکان با لەوێ بکرێ عەبدایەتیەکان لەوێ زیندوو کرێتەوە حتا تەحیەت المەسجد لە مەزەوی ئیمام ئەبوو حەنیفە فەرمێ لەو مزگەوتە ئەکرێ بە هەر حاڵ ئەوە بۆ پەروەردەی ماڵ کەوا بزانە چەند مزگەوت چەند گرنگە ئەبێ لە ناو ماڵەکەش تا هەبێ دەی وەرە سێرکە مزگەوتێکی گەورە ئەم قەڵا گەورەیە چەند گرنگە خەڵکی موسڵمان ئەبێ گرنگی پێ بدە واللهی ئەبێ ئادابی زۆر گەورە گەورە بەکاربێن لەگەڵ حەڕەمی مزگەوتە تەسەوورکەن هەندێک مزگەوت هەیە لە تورکیا بۆ کەس جورئەتی ئەوەکە بە حاڵقاچی ڕابکێشێ چونکە حرمەت بەرامبەر بۆ مزگەوتە زۆر ئەگیرێ بۆ لە پێشترە یعنی میلەتی ئێمە کەس هەبوو لە مزگەوتە ڕاکشێ جورئەتی ئەوە بکە خەڵک زۆر بە مقەدەسی سێری مزگەوتیان نەکرد لەم ئەخیرانەوە هەندێک لە تەوژمی مسلمانان خۆیان و هەندێک لە ئیشکردنی غەرب لەسەری وهای کرد هەیبەتی مزگەوت کەم کاتەوە ئەگەر مزگەوت هەیبەتێکی زۆر گەورەی هەبوو والله ئینسان ئاهاتە ناو مزگەوتەوە موچرکە بە لاشەیە ئاهات هەستی بە ئارامی ئەکرد نەک لە ناو مزگەوتە بڕواکەن هەندێک لە بەناو ڕووناکبیر کە هەندێک تەئسیراتی مزگەوت و خانەقاکانیان بەسەرەوە ماوە لە هەندێک نووسراوە کە نامێ ناویان بڵم خۆیان ئەڵێن کە بە پەنای دەرگای مزگەوتە ئەڕۆشتین هەستمان بە ئارامی دەروون ئەکرد نەک ناوەی مزگەوت دەرەوەی مزگەوتیش لەبەرەوە عەزیزانم ئێمە زۆر پێویستمان بەوەیە کە گرنگێکی زۆر گەورە بدەین بە مزگەوت و بەم ماڵەی خوا جەل جەلالوه خۆمان خێزانمان مناڵەکانمان ئەبێ لە مزگەوتە بەشێک لە کاتەکان لە مزگەوتە بێ بۆ سەربوونی ئەو تاقە وزەیی کە لەو ئینسانە هەیە و پێویستی پێێتی لەو مادە ڕۆحیی کە ئێوە وەیگرێ پێویستی بەوەیەکەوە لە مزگەوتە بڕێ لە کاتەکانی خەرجکە من ماڵم لە زۆر شوێن بووە زۆر بارم کردو لە ژیانی خۆمە تەسەورکەن لە ماڵی وایە بووم بەس باخچەکەی بەقدر ئەم مزگەوتە بووە بە کامیلی لە شوێنی زۆر گەورە ژیاوم لە شوێنی زۆر بچووک و فەقیرانە ژیاوم لە هەردوو لە قەت هەستم بە ئارامی نەکردو بە ئەندازی و ئارامیکەوە لە ناو مزگەوتە هەستم پێکرد چونکە بەڕاستی بەرەکەتی مزگەوت بەرەکەتێکی زۆر تایبەتی و سڕێکی زۆر گەورەیە ئەو کاتانم بە فیڕۆ لەو شوێنە گەورانە بەسەر بردووە لەم شوێنە بچووکەی لە ناو مزگەوتە قەت کاتەکانم نەتوانیەوە بە فیڕۆی بەرم ئەو جۆرە بێئەدەبی بەرامبەر بەخوا جەل جەلالوهو کردبێتم قەت نەمتوانیەوە لە ماڵەکەی ڕەب العالەمینە بیکەم بۆیە پێویستمان بەوەیە کە ئەم بەشە ڕۆحیەی خۆمان تەغذیە بکەین بە مزگەوت زۆر ئاەتی قورئان زۆر فەرمایشتی پێغەمبەریان صلی الله علیه وسلم باسی گەورەی و کاریگەری مزگەوتیان کردووە وأقیموا وجوهکم عند كل مسجد هەر مزگەوتێکت بینی لە ژیانتا نەکەی فەرامۆشیک سەفەر ئەکەی لە شوێنە مزگەوتێکە بینی لە لادەیەکە قەدەرە ڕێت کەوت مزگەوتێکە بینی ئللا نوێژێکی تیا بکە هەندێک لە زانایان لە تەفسیری ئایەتەوەیان فەرموو وأقیموا وجوهکم عند كل مسجد ئەوە تەسەوور نەکەن لە زەمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یەک مزگەوتە بوو بەس لە ناو مەدینەیە دە مزگەوتە بوو لە ئەطرافی مەدینەش مزگەوتی تر هەبوو ئەصحاب بۆ ئەوەی ئەجریان دەستکەوێت لەو مزگەوت و لەوی تر و لەوی تر و لەوی تریشان نوێژیان ئەکرد وأقیموا وجوهکم عند كل مسجد هەموو مزگەوتێک جۆرێ لە ڕۆحیەتی خۆی هەیە جۆرێ لە تایبەتمەندی خۆی هەیە جۆرێ لە ئارامی خۆی هەیە بچۆ تاعەتی تیاکە عەبدایەتی تیاکە خواناسی تیاکە بەبێ بە شاهید بۆ تۆ لە قیامەتە قەت ماندوو نەبن لە نوێژکردن لە ناو مزگەوتەکان
ئارامی دڵ و دەروون، ئارامی ماڵ و مناڵ هەمووی لە مزگەوتەوە ئێمە دەستگیری ئەەکەین و دەسمەنەکەین. لە فەرمایشتێکی قودسیە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە زمانی خواجانەوە ئەفەرمێ إن بيوتي في الأرض مساجد. ئەفەرمێ ماڵەکانی من لەسەر زەویە خوا جەل جەلالوه ئەفەرمێ ماڵەکانی من لەسەر زەویە بریتە لە چی؟ بریتە لە مزگەوتەکان. وإن زواري فيها عمارها. ئەو کەسانەی کەوا زیارەتی من ئەکەن کێن زیارەتی ماڵەکەمەکە؟ ئەوان کە ئاوادانی ئەکەنەوە بە تاعەت و عەبدایەتی و خواناسی. فطوبى لعبد تطهر في بيته ثم زارني في بيتي. ئەی خۆشبەختی بۆ عەبدەی لە ماڵی خۆیان خۆی پاک ئەکاتەوە، ئیتر تەوبە ئەکا لە ڕووی معنەوی خۆی پاک ئەکاتەوە، دەستنوێژ ئەگرێ بە جوانی، اینجا هەنگاو هەنگاوەکەوێتە ڕێ تاوەکو یەتە ماڵەکەی من بۆ ئەوی زیارەتم کە. لە فەرمایشتەکە ئەفەرمێ حەقە لەسەر ئەو کەسێک کەوا زیارەتی ئەکرێ، حورمەتی ئەو کەسانە بکرێ کە زیارەتی ئەکەن، واتە حەقە لەسەر خوا جەل جەلالوه، حورمەتی ئەو کەسانە بگرێ کە زواری ئەون زائیری ئەون. بەخوا شوێنێکە دەست ناکەوێ بە ئەندازی مزگەوت خوا جەل جەلالوه ڕێزە لێ بنێ. بۆیە کاتەکانمان بڕێکی باشی ئەبێ پەیوەست بێ بە مزگەوت، لەگەڵ مزگەوتا بژین، لەگەڵ مزگەوتا ژیان بەرینە سەر. سیرکەن پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئیمان لە دڵایە، ئیمان عەقیدەیە لە دڵایە. ئەفەرمێ إذا رأيتم رجلا يعتاد المساجد، پیاوێکتان بینی بەردەوام ئەهاتە مزگەوتەوە و ئولفەتی بە مزگەوتەوە هەبوو، فاشهدوا له بالإيمان، شاهدی بۆ بن بڵێنەوە عەقیدەی دامەزراوە، ئیمانی دامەزراوە. بە پێچەوانەی هەندێ فکرۆکەی ئەمڕۆکە مسلمانی وایە هەیە سەری لە سوژدا ڕۆشتەوە بە کافری ئەزان، لەبەرەوە ئەفەرمێ فاشهدوا له بالإيمان، شاهدی بۆ بن بە ئیمان، شاهدی بدەن کە ئەو کەسە خاوەنی ئیمانە مادام ئولفەتی بە مزگەوتەوە هەبێ. والله مزگەوت طبیعەتی ئەوەیە پیسەکانی خۆی فڕێدە. مدینە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ مدینە طبیعەتی ئەوەیە، هەر کەس پاک بێتیا ئەمێنێتەوە، هەر کەس پیس بێ فڕێ ئەدا، دووری ئەخاتەوە لە خۆی. بەخوا مزگەوتیش ئەو هەیە، ئەم بوقعە جوان و پاکە، هەر کەس پاک نەبێ ناتوانێ ئالوودە بێ بە مزگەوتەوە. کێن ئەوانەی لەژێر سێبەری عەرشی رەب العالەمینان؟ رجل قلبه معلق بالمساجد، پیاوێکە ئەم دڵی خۆی هەڵواسیەوە بەناو مزگەوت. يعني سبحان الله كأنما ماڵی ئەو مزگەوتە کە ئەچێتە دەرەوە هەست بە غەریبی ئەکە، ڕائەکاتەوە ناو مزگەوت. هێلانەکەی ئێرەیە، شوێنەکەی ئێرەیە. أفرمي لفرمايشتي ترى پیغمبرجان صلى الله عليه وسلم من غدا إلى المسجد أو راح أعد الله له نزلا. أو كسي بربيان زو هلا سيبر أو مزقودية، أو كسي إيوار شو يبر أو مزقود خول أخوي أرنجيني ديت برو مزقود خوا جل جلاله خواردنيكي زور شاهانة. طبعا خوا جل جلاله خما زين كريمة، ئەم خوا کەریمە نزولن بە معنای سفرێ و خوانێکی زۆر تایبەتیت. یعنی نزول هەم لە قورئانە هەم لە سونە بەو معنایەت کە سفرەیەکی زۆر ڕازاوە کە کەسێکی کەریمی زۆر کەریم کردبێتی. وەرە خوایەکی کەریمی بەخشندە ئەم دنیای دروست کردووە. سبحان الله، ئەم دنیای بۆچی دروست کردووە؟ چەند جوانە دنیا، ئێستا هەر هەمومان سەیریکەن ئەم هەموو جەماڵی دنیا. بەخوا ئەم دنیای بۆ ئیمتیحان دروست کردووە، ئەبەو جوانیە. دەوەرە ئەبێ ئەگەر بیاوێت دعوەتێکە بتخاتە بەهەشت و بیاوێت پاداشتێکا بێت چۆنە بکە. ئەمەی بۆ ئیمتیحان دروست کردووە، ئەو هەنە جوان. وەرە ئەبێ ئەوەی بۆ پاداش دروست کردووە، چەندێ جوان و چەندێ نازار بێت. بۆیە ئەفەرمێ هەر کەسێک ئاوا بەرە بەیانیە بۆ مزگەوت، ئێوارە و شەویە بۆ مزگەوت، نوێژی عیشا و بەیانی بەتایبەت، خوا جل جلاله خوانێکی بەتایبە أعد الله خوي آمادة كردو بو أم عبدا أبي خوانێکی چەند جوان بێ، ئەم خوا عەزیمە بۆ عەبدەکەی ئامادە کردوێ. بۆیە مەسائلی مزگەوت، تەقدیسی مزگەوت، دڵبەستن بە مزگەوتەوە، ڕۆح ئامادەبوون لە مزگەوتە، تێکەڵبوون لەگەڵ مزگەوتە کارێکی زۆر گەورەیە. قەت بە بچووک سێری نوێژێکی جەماعەت نەکەی کە ڕائەکەی بۆی. ئەگەر لەناو گوناها گەوزابی بانگی دا بچۆ بەدەم نوێژەکەتەوە، چونکە ئەو کەسەی دڵی لە مزگەوتە هەمیشە مەغفوڕون لەهوە. ماسە سائیدی نورسی ئەفەرمێ هەمیشە سەیری مێشم ئەکرد بەردەوام لەناو پیساییایە، بەڵام یەک پیسایی بەلاشەی خۆیەوە نابین، چونکە بەردەوام دەست نوێژەگرێ خۆی پاگەکاتەوە.
سهندی دراساتی نوێش هاتووە جاران هاوت مێژێکێکە لەوانەی کە ئەنواع ڤایرۆسەکان نەقڵک ئێستا دراساتی نوێ ئەڵە بەعکس ڤایرۆس هەڵەکرێ ڤایرۆس نەقڵ ناکە چونکە هەمیشە خۆی پاگەکاتەوە تا خۆی پاک ناکاتەوە بە شتێکی ترەوە نانیشی با بە پیسیوە نیشتی بێ کە هەڵسا هاتە ئەم لاوە خۆی پاگەکاتەوە ئینجا ئەچێتە شوێنێکی تر ئەو کەسەی کە معتادی مەساجیدە و دڵی لەگەڵ مزگەوتایە و لەگەڵ بەرماڵ و قورئانایە و ئەهلی مزگەوتە والله ئەو کەسە قەت پیسی لە خۆی هەڵناگرێت چی گوناهی هەیە لای دەرگای مزگەوتە فڕێ ئەدا ئەی خۆشبەختی بۆ تۆ هەر هەنگاوێکە بۆ مزگەوت کردی ئەجر و پاداشتێک گوناهێکە لێ بوورە لە خواوە نزیک بوویتەوە هەموو هەنگاوێکە سێ شتێ دەسەکەوێت ئەبێت چەند هەنگاو بنێ ئەو کەسێ بە سیارەیەک ئەڕوا دوورەکەوێتەوە بۆ مزگەوتێک ئەزانی هەر خولانەوەی تای سیارێکی چەند ئەجری دەسەکەوێتە ئەگاتە ئەو شوێن بۆی عەزیزانم مزگەوت کاریگەری زۆر تایبەتیە لەسەر خۆمان جارێ تربێتی خۆمان اینجا لەسەر تربێتی ماڵ و مناڵ سلوکی ماڵ و مناڵ پیاوەکانمان دوو ئەبن تووڕە ئەبن زۆر کات بیرم ئەکردەوە باشە بۆچی ئەوەندە گرنگی بە پیاو دراوە ئەبێ لە مزگەوتە نوێژەکانی جێبەجێکە ئەو ئەندازە گرنگیە بە ئافرەت نەدراوە سبحان الله ئەو پیاوەی کە معتادی مەساجید بێ لەگەڵ مەساجیدا تێکەڵ بوو بێ زۆرێک لە ئازارەکانی کەمە بنەوە کە ئەچێتەوە ناو ماڵ و مناڵی زۆر ئارام و لەسەر خۆی تووڕەی و غەزەب و تەپ و تۆزی بازاڕی پێوە نامێنێ پاک ئەبێتەوە ئەچێتە ناو ماڵ و مناڵی خۆی بۆیە زۆر پێویستمان بەوەیە لە مزگەوتەکانە نوێژەکانمان باشی جێبەجێکەین ئولفەتی پێوە بگرین بزانە ئیمانداران بە درێژایی مێژووی خۆیان هەمیشە مزگەوتیان لە ماڵی خۆیان پێگرنگتر بوو حتا هەڵەبجەیەکانی خۆمان کاتێکەوە ئەنواع جۆر تەهجیر و دوورخستنەوەیان بۆ کراوە لە هەر شوێنێ بوو بن غەمیان لە مزگەوت خوارد چۆن مزگەوتێ دروست کرد ئەمە لە خۆ نەهاتوە بۆ ئەم میلەتەی ئێمە کاتێ فەلەستینیەکان ڕایان کرد گەشتنە سووریا هاتن نەچونە ناو دیمەشقەوە شاخێکیان لە شاخەکە پێش ئەوەی ماڵی خۆیان دروستکەن مزگەوتی حەمبەلیەکانیان دروستکە اینجا بە دەوریەوە ماڵی خۆیان دروستکەن سعدی کوڕی ئەبی وەقاص خاڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کە شاری کوفەی دروست کرد شوێنێکی تحدید کرد فەرمووی ئەم مەسافە هەر هەمووی ئەمە مزگەوتی کوفەی گەورەی پێ ئەڵێن هێشتا شارەکە دروست نەکراوە اینجا لەو سوچێ ئەو سەری مزگەوت کەسێکی زۆر تیرهاوێژی بەهێزی هێناوت یەک تیر بۆشێنە لەو سوچەش و لە هەر چوار سوچ فەرمووی تاکوێ ئەم تیرە ڕۆشتووە بە حوڕاس و حرەسەکانی بڕۆن دیاری بکەن ئەوە هەر سنووری دەوروبەری مزگەوت ئەوە باخچەکانی دەوروبەری مزگەوتە چکە مزگەوت شوێنێکی ئارام بوو اینجا فەرمووی لە دوای ئەوە بە ماڵەکان دەست پێ بکەن یەکەمین کەس کە بڕیاری دا لە مێژووی ئینسانیەتە بڕیاری دا کە شاریعەکان و بازاڕەکان زۆر گەورە بن جادەکان زۆر گەورە بن شەقامەکان زۆر فراوان بن سعدی کوڕی ئەبی وەقاص فەرمووی هەموو شوێنە گشتیەکانی ناو کوفە ئەمە ساڵی حەڤەی کۆچیتان بۆ باسەکەم عەزیزە 1440 لە ئەمڕۆ حەڤەی کۆچی ئەم قسانەی فەرمووە فەرمووی هەموو شوێنە گەورەکان با 40 زیراع بێ هەموو جادە گەورەکان کە بەناو شارە تێ ئەپەڕێواتە 20 مەتر پانایی جادەکان فەرمووی شوێنی مرۆڤەکان لەگەڵ ئاژەڵەکانە جیاکەنەوە طبعاً زۆرێک لە با بڵێن مێژونووسان وتیان ئەمە یەکەمین جار لە ئەندەلوسا ڕوویدا بەڵام پێش ئەندەلوس لە کوفەیە هەبوو شاریعە گەورەکانی ئەبۆ شێوازە بوو فەرمووی ئەو شاریعانش کە بە بینی کۆڵانەکانە ئەڕۆن بە هەر یەکیان 15 مەتر کەمتر نەبێ کۆڵانە زۆر باریکەکانیش هەر یەکیان 7 مەتر و نیو ئەبێ بینی ماڵەکان هەبێت ئەم ئەندازەی دانا بەڵام یەکەمێشت چی کرد مزگەوتێکی دانا لە وەسەتە لە پەنای مزگەوتە بەیت الماڵی مسلمانانی دانا شوێنی هەژاران و فەقیران و شوێنی مسافرانی لە پەنای مزگەوتە ئەو شوێنێکەوە تیرەکە بڕی کرد و ئەوانەی هەموو کردبەوانە لەناو ئەو باخچە و گوزارانە ئەنواع شوێنی حەوانە و ئیسراحەت هەبوو حتا قەزاوەتی مسلمانان و خلافەتی مسلمانان لێوە دەسی پێ کرد لێوە جێشی مسلمان بەڕێ ئەکرا بۆیە حرەمی مزگەوت زۆر خصوصیت و تایبەتمەندی خۆی هەیە و تەئسیر و کاریگەری زۆر هەیە لەسەر پەروەردەی مناڵ گرنگە مناڵەکەت ڕابێنی لەگەڵ خۆتە هەڵی سێنە خەبەری کەرەوە هانی بدە پاداشتی بکە هەندێک جار عقوبەی بدە لەسەر ئەوەی کە نایەتە مزگەوت بهێنە ناو مزگەوتێک لە مزگەوتەکان چونکە لە مزگەوت جەوێکی ئیمانی بۆ دروستە بێ خوا خۆی سەرپەرشتی ئەکا ئیکەیتە میوانی خوا ئەیدەیتە دەستی خوا هاوڵی چاکی بۆ دروستە بێ قودوەی صالح ئەبینێ چەند گەنجی جوان ئەبینە خەریکی خزمەتی قورئان ئەویش فێرە بێ چێتە خزمەتکاری قورئان
اینجا لە مزگەوتەوە فێرە بێت چۆن نیشتیمانی خۆی خۆش بێ، چۆن خزمەتی دایک و باوکی کە، چۆن خزمەتی خۆی کە. یەک کەلیمەی خراپ لە منبەرێکەوە نابیستم، هەمووی کەلیماتی جوان، هەمووی ئامادەییە بۆ پەروەردەبوونی ئینسانێکی گەورە. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە مامۆستا کەریم مودەڕز ئەفەرمێ ئەگەر مەنتیقەیەک مزگەوتی تیا نەبوو واجبە لەسەر خەڵکی ئەو گەڕەکە خۆیان بۆ خۆیان ماڵێ لە ماڵەکان تەرتیب بکەن، نەفەرێکیش بگرن پارە و قوتی خۆیانی بدەنێ هەتاوەکو ئامۆژگاری مناڵەکانیان بکەن. ئێستا خۆی گەورە دەرفەتی داوە، مزگەوتەکان کراوە، پێویستی بە هەندێک ئاداب و دەستکاریکردن هەیە. بۆیە هەمومان پێکەوە پێویستمان بە ئاشنایی زیاتری مزگەوتە. مناڵەکەت خێزانەکەت ماندوو مەبە لە شوێنێکی دوور مزگەوتێک هەیە بەشی ئافرەتانیە بۆی ببە، بە ئەویش لە ناو کچەکەت کوڕەکەت بێنە ناو مزگەوتەوە لەگەڵ خۆتا داینێ. ئێمە تەبعاً لە وڵاتی خۆمانە بەداخەوە ئەڵێن مزگەوتی بچووک زەوی کەم بێخاوەن پەلە پەل کۆمەڵە موسڵمان کۆبنەوە تا مزگەوتێ دروستەکەن. لە مالیزیایە شوێنێکی وەکو مالیزیا هیچ مزگەوتێک نییە مەدینە ئەلعابی تیان نەبێت، بۆی مناڵەکان بخۆیان ئاسوودە بن. هیچ مزگەوتێک نییە ئارامگەی پیریتیان نەبێت. باشە چەند کەس هەیە مۆزەف دامەزراوە بەس خزمەتی مناڵەکان کە. لێرە لە وڵاتی ئێمە هەرچی شت هەیە هەر هەمووی لە مزگەوتەکانە دوو کەس سێ کەس ئەیبا بەڕێوە هەمووی بەسەریەکەوە ئاڵۆز ئەبێ. خەڵکە متەبەڕعەکەش ئامادە نییە، ئامادە نییە مەسەلەن ئامادە بێ 20 کەس بۆ مزگەوتێ بگرێت پاریان بداتێ مانگانە بۆی کار نەکەن بێن خزمەتی ئەم مزگەوتە بکەن. اینجا بزانە مزگەوت پەیامی خۆی ئەدا یان نایدا، کاریگەری ئەبێ یان نایبێ. خۆی گەورە ڕەحم بەزەی خۆی بەسەرمان ئەبارێنە بینە خاوەنی دەوڵەت و دەسەڵاتێک کە کۆنتڕۆڵی هەموو سوچەکانی ژیان و حیات بکەین تا بتوانین گەشە بکەین و سەرکەوینەوە. کۆتا قسم لە خزمەتتانە فەرمایشتێکی پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم بزانە ئەگەر مناڵەکەت بێنیتە ناو مزگەوت لەگەڵ کێ ئەژی. لە ڕوایەتێکە هاتووە ئەفەرمێ ئینە للمەساجدی ئەوتادا، مزگەوتەکان کۆمەڵە کۆڵەکەی تایە، کۆڵەکە. ئەم کۆڵەکانە کێن؟ کۆمەڵە ئینسانن، ئینسان وەکو کۆڵەکان لاتوە لە ناو مزگەوتە. ئەوەندە ماونەتەوە، ئەوەندە لە خزمەتی مزگەوتا بوون، ئەوەنە ئولفەتیان بە ناو مزگەوتەوە هەیە. مزگەوتێک نییە لە هەرێمی کوردستانە کۆڵەکەی تیا نەبێ. ئەم مێژویان ئەم مزگەوتانەی هەڵەبجە هەر هەمووی مێژوەکانیان وەرە سیر کە ئەبێت چەند پیاوی گەورە گەورە و بە سەلیقا هەر هەمویان. ئێستا ئەم مزگەوتە لە هەفتە دروست کراوە تا ئەمڕۆ، ئەبێت چەند گەورە پیاو لەناو ئەم مزگەوتە زۆر مەردانە و پیاوانە بوونەتە کۆڵەکەی ئەم مزگەوتە و ئێستا ماڵ ئاوایان لە ئێمە کردووە. ئێمەش لێرەوە لەم وتارەوە ڕەحمەت و بەزەی خوا بۆیان ئەنێرین، خوا بۆ خاتی گەوری خۆ ڕەحمەت و بەزەی بەسەریان ئەبارێنێ. ئەفەرمێ هەموو مزگەوتێک هەموو مزگەوتێک کۆڵەکەی تایە. سبحان الله. ئەفەرمێ ئەلمەلائیکەtu جولەساؤهم، هەموو یەکێک لەو کۆڵەکانە کۆمەڵە مەلائیکە ئاوە دەوریان داوە. مناڵێکت نییە بێنیتە ئەم مزگەوتە لە سوچێکا بێتە کۆڵەکەی مزگەوت، بەخوا مەلائیکە ئاوە دەوری ئەدا. ئین غابوا یفتقدونهم، بەخوا ئەگەر کاتێ نەهاتنە مزگەوت مەلائیکان بە دوایانە ئەگەڕێن، ئەچن لە ماڵەکانە ئەیان دۆزنەوە، دڵیان ئەجوڵێنن بەرە ئەوەی مزگەوت بێن. وئین مەریضوا عادوهم، ئەگەر نەخۆش کەوتن ئەچن مەلائیکە سەردانیان ئەکەن لە ماڵەکانی خۆیانە. والله جاری وایە کەسێک نەخۆشەکەوێت دوور ئەکەوێتەوە لە مزگەوت، لە ماڵی خۆشیانە لە خەستەخانەیە مەلائیکەی مزگەوتەکەی ئەچێتە ئەوێ بۆ لای. وئین كانوا في حاجة أعانوهم، لەکوێ لەسەر زەویە ئیشێکیان هەبوو ئەو مەلائیکانەی کە لە مزگەوتە بە دەوریانەوە بوون فریان ئەکەون، ئەو کاریان بۆ جێبەجێ ئەکەن. دە واللهی بەس ئەم فەرمایشتە بەسە بۆ ئەوەی ئێمە مناڵەکانمان ئالوودەی مزگەوتکەین و بیان دەینە دەستی خوا و مەلائیکەتی خوا جەل جەلالوه، بۆ ئەوەی لە فتنەی کافران، فتنەی دوشمنانی ئەم ئیسلامە پارێزراو بن. خوای گیان ئێمە گوناهباری خەجاڵەتبار لە ماڵەکەی تۆیە کۆبووینەتەوە. پەروەردگارە ئێمە بە زمانی بەڕۆژەوە دەستی دوعا و نزا بۆ تۆ بەرزەکەینەوە. پەروەردگارە ئێمە ئەو عەبدانەین کە بەخوا سوژدە نابین لە بەردەم تۆیان نەبێ، ڕکوع نابین بۆ تۆ نەبێ. ئەو عەبدانەین دڵمان پێوەستی ماڵەکانی تۆیە. یا ڕەبی خوایە داوای لێ ئەکەین لە گوناهەکانمان ببوورە، تاعەت و عیبادەت و ڕۆژومان لێ قەبوڵ کە، ذیکر و ئەوراد و وتارەکانمان لێ قەبوڵ کە. خوایە داوای لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، خوایە بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خوایە دڵمان ئارام کە، خوایە ماڵەکانمان ئارام کە، خوایە وڵات و نیشتیمانمان ئارام کە، خوای گیان ئارامی بەسەر ئەم شارەمانە ببارێنە، هیدایەتی گەنجەکانمان بدە، دڵی گەنجەکانمان پەیوەستی مزگەوت کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان
حرمەتی مزگەوتەکانمان بگێڕەوە یا ڕەبی خۆی دەسی بێگانە و بێدین لە ناو مزگەوتەکانمان ببڕە یا ڕەبی خۆی هێمنی و ئارایی بۆ ناو مزگەوتەکانمان بگێڕەوە دڵمان یەکخە ماڵمان یەکخە زمانمان یەکخە مسلمانانی ئەم وڵات و نیشتیمانەی خەیا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خۆی گیان عاقبەتمان پڕ خێرکە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ڕەبی خۆی سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە بە ئومەتی ڕەسوڵ الله حسابمان کە بە شوێن کەوتێ ئەو خۆشەویستە قبوڵمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە یا ڕەبی خۆی داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی ڕەفیق و هاوڵ و خۆشەویستانمان ببوورە یا ڕەبی پەروەردگارە لە گوناهی دراوسەکانمان ببوورە لە گوناهی هاوشاریانمان ببوورە پەروەردگارە لە گوناهی هەموو ئەم میلەتە ببوورە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببوورە خوای جان ڕەحم و بەزەیی بەسەر بڕستانەکانی ئەم شارا ببارێنە ئارامیان بۆ بنێرە یا ئەکرەم الئەکرەمین لیان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین بەخوا پەروەردگارە ئەوان فەقیر و محتاجی ڕەحمی تۆن یا ئیلاهی ڕەحمت بەسەریانە ببارێنە یا ڕەبی خوای جان ئێمە لەم ماڵی تۆیە کۆبووینەتەوە بەخوا دڵمان پڕە لە داوا بۆ تۆ یا ئیلاهی تۆ زۆر دەوڵەمەندی و ئێمە زۆر فەقیر و هەژار و لات یا ئیلاهی داواکانمان جێبەجێکە تو گەورەی خۆت هەرچی ئەمانەیە پێمان عەتاکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان قوتابیە ناجحی بکە پەروەردگارە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سوب بکە پەروەردگارە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە پەروەردگارە ئەومان گرفتێکی بۆی چارەسەرکە ئەومان ئاژاوی ماڵی هەیە ئاژاوی بۆ مەهێڵە یا ڕەبی خوای جان دڵەکانمان یەکخە خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت دڵمان نەرم کە دڵمان پەیوەستی مزگەوت کە بمان گێڕە لەو حەوت تاقمەی کە لەژێر سێبەری عەرشی خۆتە حەشریان ئەکەی یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای جان سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەیەنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خوای سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەیەنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان بە ئەندازەی هەناسەی مەخلوقاتت سەڵەوات بۆ دیداری پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەنێرین و پێ بگەیەنە یا ڕەبی خوایە هەر هەڵەوکەم و کوڕێکمان کردووە لەو ڕۆژەی کە فەرز کەوتۆتە سەرشانمان هەتا ئەمڕۆ هەتا ئەو ڕۆژەی ئەمرین پەروەردگارە لێمان خۆش بە گوناهێ لەمە دوایکەین فریای تەوبە ناکەوین لە ئێستەوە تەوبە و پەشیمانی و داوای غوفرانی تۆ ئەکەین لێمان خۆش بە یا ڕەبی خوایە عەفومان کە خوایە عەفومان کە پەروەردگارە ئێمە بەرەو چارەکی یەکەمی سەیەکی یەکەمی ڕەمەضان ئەڕۆین یا ئیلاهی و هەندێک لە ڕەمەضانمان ڕۆیشت کەمێکمان ماوە یا ئیلاهی هانا بۆ لای تۆ ئەهێنین گەورەی تۆ پەروەردگارە ڕەحمەتی تۆ بەزەی تۆ ئەناسین بۆیە بە کۆڵی گوناهانەوە هاتوینەتە ماڵەکەت ئەزانین یا زەمانی عیسیانمان کردووی وا ئێستا هاتوێنتە بەردەم ماڵەکەت دەیا ڕەبی ئیلاهی عەفومان کە بمان بەخشە لێمان خۆش بە بەزەی بەسەرمانە ببارێنە خوایە بەزەی بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خۆیان بەرەکەت بخەرە عومرمانەوە بەرەکەت بخەرە کاتمانەوە بەرەکەت بخەرە ماڵ و سەروەت و سامانمانەوە خۆیان پەنامان بدە لە چاوی پیس پەنامان بدە لە دڵی پیس پەروەردگارە پەنامان بدە لە ڕیا پەنامان بدە لە تەکەبور پەنامان بدە لە عوجب پەنامان بدە لە کەسل خۆیان پەنامان بدە لە کوفر پەنامان بدە لە فەقیری یا ئەکرەم الئەکرەمین يا ربي خواي جان أم دعانا من قبولك خواي أم دعانا من قبولك خواي أم دعانا من قبولك آمين آمين والحمد لله رب العالمين.